یەکەم شت دەبێت موسساتی گەورە دروست بکرێت موسساتی گشتی جا نیشتیمانی ناوانەی چی ناوانەی موسسەیەک بێ گشتی بێ یعنی هەموو لایەنەکان بێتەوە نەگی حزبی هی تاگی شەخصی هەتا دوایی ئەمە دروست بکرێت. دووەم شت دەبێت لە سەرەتاییەوە بە خەڵک بوترێ بە تەلەبەی سەرەتایی بە خوێندکاری سەرەتایی بوترێ گرنگی ئەرشیف چییە ئەمە چ ضرورەتێکی هەیە و ئەمە ئێمە چۆن ڕێز لە باوانمان بگرین لە باوباپیرمان بگرین لە کار و فرمانی باوباپیرمان بگرین. سێم لە زانکۆکانە. چوارەم حکوومەت ینی ئەوەی هەبێت با بڵێن بەرنامەی تایبەتی هەبێت چۆن بۆ ژینگە پارێزی هەیەی چۆن بۆ تەندروستی هەیەی و بۆ لایەنەکانی پەروەردەی هەیەی هەمان شێوە بەرنامەی تایبەت هەبێ بۆ چۆنێتی ڕێزگرتن لە ئەرشیف و دەرخستنی گرنگی ئەرشیف چ گرنگیەکیە لە ژیانی تۆیە ینی چەندێ ژینگە گرنگە بۆ ژیانی تۆ ئەوواش ئەرشیف گرنگە بۆ ژیانی تۆ چەندێت تەندروستی گرنگە بۆ ژیانی تۆ ئەوهاش ئەرشیف گرنگە بۆ ژیانی چکە بەشێکە لە ژیانی ئەو گەلە ئەو نەتەوەیە وابێ بە هەموو شێوەیە گرنگی پێ بدرێت. حکوومەت موسسەکان خێزان خوێندنگاکان هەمووی گرنگی بە لایەنی ئەرشیف بدەن و گرنگی بە ناساندنی ئەهمیەتی ئەرشیف بدەن باڵێن بە کۆمەڵگا. کورد ئەرشیفی یەکجار زۆرە شتی هەیە لە وڵاتان هەیەی یعنی تا ئێستا هەوڵ نەدرا ئەوەی وڵاتان بگەڕێنرێتەوە لە تورکیاتە لە عێراقەتە دەستنووسێ لە عێراق لە دەوحە لە ئێران هەتە لە بریتانیا هەتە لە فەڕەنسا تا ئێستا هەوڵێک نەدراوە بۆی موسسەیەک بتوانێت ئەوانە لە دەرەوە بێنێتەوە. ئەمجا لە ناوە هەرش بەشەیەکی زۆر لاواز ئیشی لەسەر کراوە یعنی چەند کارێک کراوە کە ناڵم کراوە بەڵام لە ئەست گەورەی بابەتەکەیانیەوە لە ئەست ئەوە دانیە کە تۆ ئەرشیفت زۆرەوە ئەبێ ئیشی لەسەر بکرێت. خۆی ئەمە وعی نییە ئەو وعیەکە دروست بێ ئەوی واوتمان ئەو شارەیە لە سەرەتاوە دروست بێ ئەو فەردە بزانێ ئەم ئەرشیفە چەندێک گرنگە وەکو بابەتێکی تیجاری لێی ناڕوانێ کە تەنها ئەوە بێ کە پارەی لێ دروستکە. ئەمە لە کۆندا وڵاتە ئەوروپیەکان کە لە منتیقەیە بوون ئەم کولتوریان خستە ناو خەڵکەوە ئەو کات خەڵک نێزانێ مۆزوعات چییە. تەواو من لە سەدەکانی ناوەڕاست بەدوا لە ئەوروپاش کراوە ئەی بازرگانی تایبەت هەبوو بۆ کۆکردنەوەی دەستنووس و کۆکردنەوەی ئەو ماتریاڵانە پارێکی زۆرێدا هەبوو بوو بە بازرگانی بەڕاستی چونکە وەعیان نەبوو بۆ بەڵام کە وەعی دروست بوو ئەمە نەما لێرەش ئەمە لە دوای ئەوروپیەکانات لە ڕاستیە شتێکی وایان دروست کرد کە ئەمە پارەیەکی زۆرەکە پارەیاندا خەڵکی ویتر خەڵک وەکو کەرەسەیەکی تیجاری لێڕوانی بۆیە بێ ئێستا ئەم وشارە دروست بکرێت لای تاکی کورد کە ئەمە بابەتێکی تیجاری نییە ئەمە بابەتێکی نیشتیمانیە ئەمە بابەتێکە گرنگە لە ژیانیە بریتە لە ژیانی تۆ لە تاریخی تۆ لە باوانی تۆ لە نیشتیمانی تۆ و ئەمە هی پارە نییە. خاڵی یەکەمە بێ ئەمە بکرێ حکوومەت ئەمە بکات. دووەم ئەوەیە کە بڕەپارەیەک تەرخام کا بۆ کڕینەوەی ئەو شتانە ینی کابرا کاتێک کە شتێکە فرۆشێ بە دەرەوە کە ئەم وعیەی هەبوو لە بەرامبەرشە بڕێپارەت داپێک با کەمتریش بێ بەڵامی ترم دیاردەیە کەمە بێتەوە بەڵام نە حکوومەتیشی لەسەر وعیەکە کردووە نە حکوومەتیشی لەسەرەوە کردووە بە شێوەیەکی موسسی ئەو بابەتانە بکرێتەوە پارێکی بۆ تەرخانکە بۆی نەچنا. ئەمە گەورەترین میشکالی ئێمە لە ئەرشیڤە ینی ئەرشیڤمان بە معنای ئەرشیڤ نییە ئەی موسسەکانیش کاتێک کە شتێک کۆکەنەوە ئیتر ئەوەنە پێوەی ماندوو بوون وازان مڵکی خوانە کاتێک کە توێژێرە چێ نایدەنێ یان ئیتر دەستی پێەکەن وەڵا ئەفەوتێ وەڵا نازان بۆیە ئەرشیڤ معنای ئەوەیە تۆ ئەم شتە بێنی لای خۆت داینەی دوجاریش بە ئاسانترین شێوە بێتە دەست توێژەرەوە ئەو کەسی کە ئیشی لەسەرەکە. ئێمە تا ئێستا ئەم وعیەشمان نییە ئەرشیڤخانەکانیشمان کەمتر ئەم وعیانەیە یعنی نازانێ ئەمە بەس بۆ ئەوە نییە کە تۆ بیهێنی خۆی کردەوە ئەمە بۆیە پۆلێم بکرێت و جارێکی تر بکرێتەوە بەردەستی ئەو کەسانێک ئیشی لەسەرەکە ئیشی باش ینی ئیش کراوە مەسەن بنکەی ژینە ئینستیتوتی کەلەپوریە ئەوەی جامیعەی خۆمانەوەی کاک دکتۆر هەردی ئۆوان ئیش کراوە یانی چەند شوێنێکی تریشێ ئیشەکەن بەڵام جارێکی ترێڵەوە لە ئاست وینەکانی و گشتی نین هیچیان ئاگایان لەوەی تریان نییە ینی ئەم شتێکەکە نازانێت ئەم چی کردووە یعنی ئەگەر گشتی بێت و هەمووی ئاگای لەیەک بێت و ڕەبتێک لە بەینا هەبێ ئیشەکە ڕێکخراوترە بێ و دەستکەوتەکە باشترە بێت لەوەی کە ئێستا هەیە.